لێرە ناو جەنجاڵی بازاڕی سلێمانی بریقەی زی و چاوی کڕیاران و فرۆشیارانی خستۆتە سەرخۆی، بەڵام لە پشت ئەم بریقەیەوە نرخەکان هاوسەنگیان لەدەستداوە. بۆرسەی جیهانی تا ئەندازەیەک ئارامە، بەڵام لێرە نرخەکان بە شێوەیەکی ناسروشتی هەڵکشاون. هەر کیلۆیەک زی و ئێستا بە 4600 دلار مامەڵەی پێوە دەکرێت، لە کاتێکدا لە بۆرسا نزیکە لە 4000 دلار. کڕینە فرۆشتن سەر و بۆرسەوەیە سا هەر لە شوێنی خۆی ئەو مەرمەڕەیە کە ئەی کڕیت مەکەی زای 12 نیوە، یعنی سەم دقیقە 390 دلارە، زای 12 نیویکە. يعني سلو ناوەڵا لە مدەی سەعاتێکا 200 دلار بەرزونزمی پێکەن بازارەکە بێت کۆمەڵی خەڵک بەڕێوەیە بات کارەوەڵا ناو بازارایە لە خوارەوە حەقە لێ پێچینەوەکەن چونکە سعر بە لەحزەی گۆڕن 100 دلار 200 دلار یاری پێیەکەن لە مەسڵحەتی خۆیان پێیان نەما دایە بەزێنەوە خۆیان پێیان بوو بەرزیەکەنەوە. خەڵک پارەی 2 کیلۆ 3 کیلۆ پێی کڕێ لە جاتی داینە بکەوێتە خێر ڕۆژی دوای هەواڵێکە بیستێ لە تەلەڤیزیۆن لە شتێکە بە شەرتێوەتە بۆرسە من سەیرەکەم حالیان بەرز بێتەوە هەواڵێکە بیستێ ئەهێنێتەوە بازاڕ یا بە زەرەرێکە لە خۆی بەلایانی کەم و 5 گەڵا 6 گەڵا زەرەرە لە خۆی. ئێستا ئەمڕۆ خەڵک هاتووە بیفرۆشن بەڵێ بازاڕەکەیشە شێوێنن، یعنی هی دیارە هی ئەمە نین نەیکەن باشترە، ئەمە ئەبێ پارەیەکی پێ ئیشی پێی نەبێ، ئەبێ ئیشی پێی نەبێ مانگێک دوو مانگ دوایە بێنی بیفرۆشی جایە، بەڵام تۆ بیکڕی بتێ سبێنە یەکسە بێنی خێرەوەکە شتیوانە. بازاڕی زیوی کوردستان ئێستا لەژێر کۆنتڕۆڵی نرخێکی سەپێنراودایە کە زۆر زیاترە لە بەهای ڕاستەقینەی خۆی لە بۆرسەکان. شارەزایان دەڵێن دەستی شاراوە یاری بە نرخەکان دەکەن و تەڵیان بۆ سەرمایی خەڵک ناوەتەوە. خەڵکێکی تایە ینی ئەو هەلا قۆزێتەوە زۆر کەسیشمان هەیە ینی زەرری لێدراوە، بەڵام ئەوەی کە ینی لەسەر زی و عالەمیان باسەکرێ ئاڕاستەی زی و هەر بەرەوسەرەوەی بەرەو گرانتر بوونە، بەڵام کە بەرەو گرانتر بوونە ئەوە ناکاتەوەی تۆ بێ لێرە بە زیادە بیکڕی، چونکە تۆ بۆ قازان جەگەڕی ئیوە هەیە دێت لەبەرەوەی نازانێ نرخێکی زیادەی پێێتە نزیکەی مانگێک هەر لە زەرەرایە دەرونیە نەم کەسە لە ناخەوە ئەڕوخێ ینی کێشە و گرفتی بۆ دروستەکە، لەبەرەوە ئەگەر حەزیان کرد بیکڕن بە لە ڕێگەی دۆست و کەسانی دڵسۆزی خۆیانەوە بیکڕن بۆ ئەوی تووشی ئەوە نەبن و زیادیان لێ نەسەن. شارەزایان پێیان وایە لە دۆخێکی ئاڵۆزی وەکو ئێستادا کڕینی زی و هاوشێوەی ڕۆشتنە بە نێو کێڵگەیەکی میندا، بۆیە پێش ئەوەی گیرفانتان بکەنە قوربانی ئەم نرخە ناسروشتەی کوردستان باشتر بیر بکەنەوە، چونکە لەم جەنجاڵیەدا مەرج نییە هەموو درەوشانەوەیەک زیوی ڕاستەقینە بێت. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی. زی و مادەیەکی گەینەری زۆر باشە و وزە کەمتر بە فیڕۆدا.